سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لەم ڤیدیۆیەدا چەند مەتەڵێکی بە چێژمان بۆتان ئامادە کردووە کە هاوکاریتان دەکا بۆ بەهێزکردنی توانای بیرکردنەوەتان و بێگومان ئەم جۆرە تاقیکردنەوانە هاوکاری تواناکانی مێشکت دەکا و دەیسەلمێنێت تا سڕادەیەک زیرەکن و دەتوانن کاتێکی خۆش لەگەڵ ڤیدیۆکەدا بەسەر برن، هەروەها سوودێکی باش بە توانای بیرکردنەوەتان بگێنن و ئێستاش با زۆر درێژەی پێنەدەین بۆ هەر مەتەڵێک کاتی پێویستان لە بەردەستە. دەتوانن لە دوای زانینی هەر مەتەڵێک وەڵامی مەتەڵەکەمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و پشگیری ڤیدیۆکەمان بکەن بە لایککردن و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. ئێستاش با دەست پێ بکەیت. مەتەڵی یەکەم مەتەڵێکی ئاسانە، تەنها ئامادەکردنی مێشکتانە بۆ مەتەڵەکانی دواتر. لەم وێنەیەدا کامیان وێنەگر نییە. وەڵام لەم کەسانە کامیان کەسێکی زانا نییە. وەڵام لەم کەسانەدا کامیان پزیشک نییە. وەڵام ئەگەر تەنها وەڵامی یەک وێنەشت زانی ئەوە لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکە تا بزانین چەند کەس وەڵامی ڕاستیان دەستکەوتووە. مەتەڵی دووەم. سارا و ئەحمەد پێشاو سەرگیری وا پلانیان دانابوو مانگە هەنگوینیەکەیان لەسەر شاخ ئەنجام بدەن و خلیسکێنی سەر بەفر ئەنجام بدەن، بەڵام دواتر لەو کاریان پەشیمان بوونەوە و چوونە سەر کەنار دەریا بەبێ ئەوەی کە سوکارەکەیان بزانن بڕیارەکەیان گۆڕی، بەڵام دواتر لە ژوورەکەی خۆیان بە مردووی دۆزراونەتەوە و کاتێک پۆلیس هاتە شوێنەکە بەناو ئەو دیاریانەدا گەڕا کە خزمەکان بۆیانیان هێنابوو. ئێستاش بەڕای تۆ کام لەم دیاریانە جێگای گومانە؟ وەڵام سارا و ئەحمەد بە کەس و کاریان نەوت بوو کە دەچنە کەنار دەریا، واتە ئەوەی کەلوپەلی ناو ئاوی بۆیان هێناوە ئەوە تاوانبارە. مەتەڵی سێم. کاک بەرزی شەوێکیان ڕۆشە دەرەوە و دیار نەما کە سوکاری ویستیان بزانن لەکوێیە، بۆیە پۆلیسیان هێنا بۆ ئەم بابەتە. ئەوانش دەستیان کرد بە لێکۆڵینەوە، بۆیە پرسیاریان لەم چوار دراوسێی کرد بە ناوەکانی کاروان و گۆران و لارا و ئارام، چونکە ئەم چوار کەسە بە جوانی کاک بەرزیان دەناسی. کاروان وتی کاک بەرزی کوڕێکی زۆر چاکە،
جارێکیان یارمەتیمیدا لە چاکردنەوەی پاسکیلەکەم من زۆر نیگەرانم کە دیار نەماوە و هیوادارم بە زووترین کات بیدۆزنەوە. گۆرانیش وتی بڕوا ناکەم کە کاک بەرزی دیار نەماوە، ئەو پێشتر کەسێکی زۆر باش بوو و زیاتر بوو لە دراوسەیەک بۆ من و هاوڕێکی زۆر باشیش بوو بۆ من. لاراژ وتی بەرزی کوڕێکی زۆر چاکە چونکە ئاگەی لە پشیلەکەم ئەبێت کە من لە ماڵەوە نەبم. ئارامیش وتی ئەو کەسێکی زۆر باشە و هەمیشە دەستی یارمەتی بۆ خەڵک ڕادەکێشێت، پێویستە زوو بیدۆزنەوە چونکە چەکۆشێکی من لە لای ئەوە و ئێستاش من پێویستمە. ئێستاش پێمان بڵێ چی بووە هۆی ئەوەی کە پۆلیس بزانێت کە کێ لە پشت دیارنەمانی کاک بەرزیەوەیە. وەڵام وەک دەبینین کاک گۆران بە شێوازی ڕابردوو قسەی ئەکرد و دەیگوت ئەو پێشتر هاوڕێکی باش بووە بۆ من کە ئەمەش گومانمان بۆ دروست دەکا واتە جاران پەیوەندی باش بووە نەک ئێستا، بۆیە دەڵێن کە کاک گۆران دەستی لەم باسەدا هەیە. مەتەڵی چوارم، کچێک کۆمەڵە شتێکی کڕی لە ئینتەرنێتەوە، لەو شتانی کڕیبووی دوانی گەڕانەوە. بەڕای تۆ کام لەم شتانی گەڕانۆتەوە و هۆکاری گەڕانەوەکەی چی بوو؟ وەڵام ئەم دوانەی گەڕانۆتەوە چونکە دیارە مارکە باوەڕ پێکراوەکە نییە و لاسایی کەرەوەیە و ناوەکانیشیان بە هەڵە نووسراوە. مەتەڵی پێنجەم، داپیرەیەک ویستی گەشتێک بکات لە هاویندا و چووە ئەو خانووەی کە لە دەرەوەی شار هەیەی، بەڵام پێش ئەوەی بڕوات بە نەوەکانی وت ئەگەر ئەتوانن ئێوەش سەردانیم بکەن، بەڵام کاتێک نەوەکانی سەردانیان کرد لە دەرگایاندا کە دەرگاکەش کرایەوە کەسێک کردیەوە کە داپیرەیان نەبوو. ئایا چۆن نەوەکانی زانیان کە داپیرەیان نییە؟ وەڵام داپیری ئەم دوو منداڵە ئەنگوستیلی هاوسەرگیری لە دەست بوو، بەڵام ئەو کەسێک کە دەرگاکەی کردەوە ئەنگوستیلی لە دەست نەبوو. ئەگەر تەنانەت ئەنگوستیلەکەشی لا ببردایە ئەوە شوێنەکەی هەردیار ئەبوو. مەتەڵی شەشەم، دەی یارمەتی کاک عەلی بدا لە دۆزینەوەی مەتەڵەکە. من ئەتوانم سەما بکەم لەگەڵ مۆسیقا تەنانەت گەر گوێشم لێ نەبێ، من وەکو کیسەڵ خاوم بەڵام ناتوانی ڕابکەی لە دەستم. من بچووکم وەکو مێرولا و زەبەلاحم وەکو نەهەنگ. من ئەتوانم بێمەلات بەڵام تۆ ناتوانی من ببینیت. ئایا من کێم؟ وەڵامی ئەم مەتەڵە بریتیە لە سێبەر. مەتەڵی حەوتەم، دوورگەیەک هەیە لە ناوەندی دەریایەکدایە، بەڕێز بێن چۆن توانیوێتی بگاتە سەر ئەو دوورگەیە چونکە نە بە پەڕەشوو نیشتۆتەوە بۆ نە بە بەلەم ڕۆشتۆتە سەری. بەڕای تۆ بەڕێز بێن چۆن توانیوێتی بێتە سەر ئەم دوورگەیە؟
وەڵام لە زستاندا توانیوێتی بێت چونکە لەو کاتەدا ئاوەکە بەستۆتی بۆیە بەسەر ئاوەکەدا هاتووە. مەتەڵی هەشتم، بە باشی تەماشای ئەم وێنانە بکە پاشان دیاری بکە کامیان پاڵەوانە. وەڵام مەتەڵی نۆیەم، ئانا و ستیڤ دوو ماسین ڕۆژێکیان بە مردووی لە ژووری میوانەکە دۆزرانەوە و شوشەی شکاو لەسەر زەویەکە کەوتە بوو و فەرشەکەشیان تەڕ ببوو. هێڵێکی ئاسنین لە دەور و پشتی خانووەکەیان هەیە و هیچ شتێکی تایبەت دیار نەبوو کە هی بکوژەکە بێ، نەجام شکێنرابوو نە دەرگاکان. ئایا ئانا و ستیڤ چۆن کوژراون؟ وەڵام ئانا و ستیڤ دوو ماسین لە ناو شوشەی ئاودان و کاتێک کە شەمەندەفەرەکە بە نزیک ماڵیان تێپەڕ بووە شوشەکە لەریوەتەوە و کەوتۆتە سەر زەویەکە، بەو جۆرەش هەردوو ماسیەکە مردوون. ماتەڵی دێم، دەکەس لە ژوورێکدان و هەمویان یەکتری بە جوانی ئەبینن و پێویستی بە ئەوە نەدەکرد کە سەریان بزوڵێنن بۆ ئەوەی یەکتری ببینن. ئایا باشترین شوێن کوێیە بۆ ئەوەی ستڵێک میوە دابنێ بۆ ئەوەی هەمووی بیبینێت جگە لە یەک دانەیان؟ وەڵام پێویستە لەسەر سەری یەکێکیان دایبنێ بۆ ئەوەی هەمووی ببینێت جگە لە خۆی. بەم جۆرەش هاتینە کۆتایی ڤیدیۆکە. وەڵامی چەند مەتەڵتان زانی لە کۆمنت بۆمانی بنووسن. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.